ئێمە ئەمڕۆ ڕۆژێکی بەڕاستی ڕۆژێکی پرشنگدارە شانازێکی گەورە بۆ هەرێمی کوردستان و شاری سلێمانی تۆمارەکەین. ئەویش بریتێ لە هەناردەکردنی 55,000 تۆپ سفرەی سەفەری بە بڕی 2620 کارتۆن کە نزیکی 24 تەنەکە. ئێمە پێشتر لە ڕاستیدا هەناردەمان کردووە، بەڵام ئەو ڤایرۆسی کۆرۆنا و کۆمەڵە کێشەی دارایی کە هادیەخەی وڵاتمانی گر نەمانتوانی بە پێی پێویست لە ڕابردووە بتوانین ئیسیسماری کەین. بەڵام ئەم جارە هەم حەجمی هەناردەکەمان گەورەیە و هەم کۆمەڵێک بەڕاستی مەرج و قەیدی کوالێتی کۆنتترۆلی ئیتحادی ئەوروپی هەبوو کە تۆ پێویستە هەر بەرهەمێکە ئیخێتە بازاڕی ئەوروپاوە ئەبێ بە پێی ستانداردی کوالێتی کۆنتترۆلی ئیتحادی ئەوروپی بێ. ئێمە لە ئێستا سپاس بۆ خوای گەورە توانیومانە هەموو ئەو مەرج و شەرت و قەیدانەی کە ئەوان داوایەکەن لە ئێمە مەوجود بێ و ئەمڕۆ بە چاوی خۆتان بینیتان کە ئێمە ئیشاءڵڵا ئەو بڕە هەناردەی دەرەوە ئەکەین و لە ڕووی کوالێتیشەوە بەڕاستی نقطەیەکەیە ئەو کارگەیی کە لەگەڵ دەرەوە کار بکات ئەبێتە هۆی پێگەیاندن و تێگەیاندن و گەورەبوونی لە ڕووی کوالێتی و لە ڕووی سومعەشەوە بەڕاستی. بەڵام سپاس بەخوای ئێمە برندەکەمان یانی با بڵێن سفرەکەمان سفرەیەکی کوالێتی و باشتر توانیمانە هەناردەیەک. خوای گەورە پشت و پەنامان بێ. ئێمە بیرمان لەوە کردوتەوە کە مانگانە 25 تەن نایلۆن لە جاتی ئەوەی بفڕێ بدرێت بخرێتە ژینگەوە کۆ ئەکرێتەوە ئەم 25 تەنە لە شوێنێک لە شوێنەکان لە سلێمانی ڕیسایکلینی ئەکەینەوە سەر لە نوێ ئەیهێنین لە کارگەی ئاسمان دای ئەنین لەگەڵ موادی ستانداردا تێکەڵی ئەکەین عەلاگەی خۆڵ دروستەکەین.